لە چەند ڕۆژی ڕابردوو تەنانەت گەیشت ئەوەی کە وێنەی ئاکام بە درێسی ئامەدسپۆریشەوە دروستکرا. هیچ شتێکەیە لە بابەتی ئامەدسپۆرە پەیوەندیەک، ناوهێنانێک، بیرکردنەوەیەک؟ بە خۆی کاگرێوار زۆر شت دیتە پێشی خاستن ئەو دە 15 ڕۆژێک کە دێت چونکە هەمویانەکان لە هەموو ئەوروپا لە هەموو دنیایانەکان خۆیان تۆکمە دەکەن بۆ وەرزی دابێت. بێگومان ئامە سپۆرت یەکێکە لەویانانەی کە تازە سەرکەوتووە دەیەوێت ڕقیمێکی زۆر گەورەوێت بۆنە ئاکام ئەگەر بڕاتە ویانەیە ڕەنگە لە ڕێ ئامە سپۆرتەوە بڕاتە یەکێک لایەنە گەورەکانی ئەوروپا چونکە ئەو یانانەی کە بەسەر دەکەون چاوی زیاتریان لەسرە و ئەو یانەیەش دەبێت بزانین ئەو یانەیە ڕغبەتی چی هەیە ڕغبەتی مانەوەیە لە خولەکە یان ڕغبەتی پێشبڕچێکردنە بۆ پلەکانی پێشەوە یان پێشبڕچێکردنە بۆ چامپیۆنز لیگی ئەوروپا ئەگەر ئەو یانە ڕغبەتی زۆر زۆر باشی هەبێ بۆنە ئاکەم دەتوانێت لە ڕێگەی ئەو یانەیەوە زۆر زۆر باش بڕاتە پێش. ڕێکار مەسلەی ئامەدسپۆرت شتێکی تایە کە بەڕاستی کە لە ئێک سەیرەکەی ینی وەکو بڵێ کۆدەنگیەک لەلایەن هاندەرانی ئامەدسپۆرەوە هەیە لەسەرەوەی کە هەمووان داوای ئاکامەکەن ینی وتەنانەت وەگوتم وێنەی ئاکامیان دروستکرۆ بە درێسی یانەکەەوە ئەمە یەک ینی ئامەدسپۆرت هیچ هەنگاوێک نراوە لە هیچ شتێک باشە. ئێوە بۆ خۆتان بیرەوەکەنەوە مەسەلەن ئەکرێ ڕووگەی داهاتووی ئاکام بێ بە حکمی ئەوەی کە مەسەلەن تیپێکە لە خودی پلەیەکی تورکیا یاریەکە لە ڕکابەری لەگە فەنەرباخچە و گەڵاتە سەرای و بشکتاش و ئەمیانە گەورانە ینی وە خاکی کوردستانەوە پارێزگاکە پارێزگایەکی کوردستانە زمانەکە زمانی کوردیە بە هەمان هەموو شتێکیان لە خۆمانەوە نزیکە ینی ئەم شەو بیەوێ ئەگەر لێ بم شەو بیێ بگەڕێتەوە پاش ساعتێکە لە هەولێرەوە دەتوانی هەم حیلەی خۆی هەم گەڕانەوە بوو ناو حیلەی خۆی زۆر ئاسانتر دەبی ینی لەو کەشوایە کە لەنەوە عێراق ناڕاتە دەرەوە وایە چونکە تووشاش هەم لە خۆمان نزیکە هەم دەستور و تەقالید و شتیان زۆر زۆر لە خۆمانەکە کوردیە ینی هەر وڵاتەکەش ینی زۆر لە خۆمانەوە نزیکە شتەکانیان ینی گۆڕانکاریوە سەردانەیە ینی تووشی شتێکی نەفسی بیان تووشی حالەتێکی نەخوازراوەبی ئەو شتانێک کە لێ ڕوودەدا هەمان شتش لێرە ینی زوو لەگەری دەگونجێت دەتوانی زوو خۆی بگونجێنی بەس ئەو یانەیە کە دەوێت گرێ بەس لەگەڵکە ئەو یانەی هەدەفی چێ لە داهاتوو ینی ئەو بیر لە ئاماجەکەشەکەنەوە بەتەنیا ئەوە نیە بڵێن باکەم چێتە یانی هەموو تەرکیزم لەسەرەوەی ئەو یانەی کە ئاکام بۆی دەچی نابێ ئاکام کە ڕۆژ زۆر بە ئاسانی بگەڕێتەوە هەنگاوەکانی بۆ پێشەوە بەڵام باسێکی باش بێ ینی لە ئاستی عێراق گەورەتر بێ ئەکید چونکە ئێستا ئەگەر ینی واقعانە بیرکەینەوە سێ چار یاریزان لە عێراق لە سەتۆپ یاریزانەکانن هەم بە دەنگ هەم بە یاریکردن ینی کەس لە پێشەوە یاریزانانە نیە ئاکەمێکێکە لەو یاریزانانە چاوی زۆر زۆری لەسرە لە دوای مۆندیال هەموو هەڵبژاردە عێراق احتیمادی کولی لەسەر و لەسەر میرخاسە لە هێڵی دووە دەبێ ئەوانە زیاتر خۆیان پێش بێخن هەم لە ڕۆی عەقلیەت و هەم لە ڕۆی یاریکردنەوە هەم لە ڕووی تەکتیکەوە بۆ ئەوەی پێویست بەوە نەکات جارێکی لە هەڵبژاردە عێراق یاریزانەکان هەرچیان قوڕس یاریزانەکان یاریزانی تریش بانگشتی هەڵبژاردەکان و بانگشتی یانە گەورەکان زۆر باشە ئینشاڵڵا هیوادارین باشترین بڕیار و باشترین چارەنووس بۆ ئاکام و هەموو ئەو یاریزانانی کوردستان بێکە لە هەر شوێنێک لە دنیای دەرکەوتون و درەوشاونەتەوە. زۆر سپاس ڕێکارجیان بۆ هەموو ئەو زانیاریە باشانە.